هەمووتان بە براو خەباجێری خۆم دەزانم خۆمش ئی هەمووتانم. ئەنجامدانی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبەستی نێوبوونەوە دەبێتە خواستی جەماوەر و ئۆرگانە جیاوازەکانی ئەم حیزبە. لەتیف شێخ عومەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایدەگەێنێت تەنها بەستنی کۆنگرەی چوارەممان لەبەردەمە کە بتوانین کێشە و ململانە جیاوازەکانی پێ چارەسەر بکەین و لە ئێستاشدا هیچ بەهانەیەک بەدی ناکەین بۆ دواخستنی. ئەوەندامەی سەرکردایەتی وتیشی بڕیاری بەستنی کۆنگرە بۆتە خواستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئۆرگانە جیاوازەکانی تا بتوانرێت لەو ڕێگەیەوە بە استراتیژێکی تازە یەکێتی لە کایی سیاسەتدا خەبات بکات. چەند ساڵیشە ئیستیحقاق کە بکرێ هەر کاتی لەبەر هەلومەرجێک دواخراوە نەکراوە و ئێستا زۆربەی هەرە زۆری کادران و سەرکردایەتی و برادرانی مەکتەبی سیاسیش گەیشتونەتەوە قەناعەتەی یەکەم لەبەر ئەوەی کە کۆنگرە ئەرچێکی دیاریکراوی هەیە ئەبێ هەموو حیزبێک لە ماوەیەکی دیاریکراوە بیگرێەوە ئێمە زۆر دواکەوتەوەی بگیرێ. دووهەمیان ئێمە کێشەمان هەیە زۆر ڕێگەمان تاقی کردەوە بۆ چارەسەرکردنی کێشەکەمان زۆری چارەسەر نەبووە ئەتوانین بیسپێرین بە کۆنگرە. ئەنجومەنی ناوەندی یەکێتی لە دوایەمین کۆبوونەوەی خۆیدا بە کۆی دەنگ داوای کرد تا مانگی شوباتی ساڵی داهاتوو حیزبەکەیان کۆنگرە ئەنجام بدات. وەگوتەبێژێ و ئەنجومەنەش دەڵێت کۆدەنگی لەسەر داواکەمان دروست بووە و پێمان وایە لەو ڕێگەیەوە ئاسۆیەکی ڕوون دێتە ئاراوە بۆ چارەسەرکردنی دەنگی ناڕەزایی شەقامی یەکێتیەکان و جەماوەرەکەی. ئەنجومەنی ناوەندی بە کوی دەنگ پێی وایە قیادەی یەکێتی بەبێ ئەنجامدانی کۆنگرە ناتوانێت زاڵ بێ بەسەر ئەو کۆسب و کێشانەی کە ڕوبەڕوو یەکێتی بوونەتەوە و ڕوبەڕوو یەکێتی دەبنەوە و ناتوانێت دەنگی ناڕازایی شەقامی یەکێتی جەماوەری یەکێتی ئۆرگانەکانی یەکێتی کەم بکاتەوە و ناتوانێت ئەو بەرپرسیارەتی کە لەم قۆناغەدا کەوتوتە سەرشانی قیادەی یەکێتی بە شێوازێکی سەرکەوتوانە ئەنجام بدات و لە هەمان کاتشە پێی وایە تا کۆنگرە دوا بکەوێ کێشەکان زیاتر دەبن و چارەسەرکردنی ئەو کێشانەش ئاڵوستر دەبێت. بڕیارە لە مانگی 5 ساڵی داهاتوودا هەڵبژاردن لەسەر ئاستی عێراق بەڕێوە بچێت و کادرێکی پێشکەوتوو یەکێتیش پێی وایە دەکرێت بەستنی کۆنگرە بکەینە کۆکردنەوەی ماڵی یەکێتیەکان تا بتوانرێت سەنگێکی بەهێزترمان هەبێت لەو هەڵبژاردنە و قەرەبووی هەڵبژاردنەکانی ڕابردوو بکرێتەوە کە دەنگی یەکێتی لە ئاس خەبات و تێکۆشان و خەونی جەماوەرەکەیدا نەبوو. لە دوای کۆچی دوایی گەورەمان مامجەلال دەبێت ئیعادە نەزەر بەخۆمان بکەینەوە و سیستەمی کارکردنی حیزبەکەمان بگۆڕین بە فۆرمێکی تازۆ بینە پێشەوە بۆی دەرەقەتی گۆڕانکاریەکان بین. ئەوە وای لێکردوین کە هەموو لایەکمان بیر لەو بکەینەوە کە بە زووترین کات کۆنگرە بەستین هەم پەیڕێی ناخۆ دیاری کردو چۆن بیبەستین هەمووکو عەرزم کردن قۆناغەکە پێویستیی ضروریەتی ئەمڕۆیەکە ئەو کۆنگرەیە بەستین. بەڕاستی لە بەردەمی ئەوان هەڵبژاردنێکی گشتی هەم لە عێراق هەم لە پارێزگاکان هەم لە هەرێمی کوردستان لە ساڵی ئایندە بە تایبەتی لە مانگی پێنجۆ قرار بکرێت پێش ئەوە زۆر پێویستە کە ئێمە کۆنگرە بەستین و قرار بین لەو قۆناغا بە چه بەرنامە و بە چه پرۆژەیە بە چه پەیڕەوێ کارەکەین. یەکێتی لە پاش دامەزرانیەوە 3 کۆنگرەی ئەنجامدا و بەپێی پەیڕەوی ناوخۆش پێویستە 4 ساڵ جارێک کۆنگرە ببەستێت. بەڵام بەهۆی هەلومەرجی سیاسی و شەڕی داعشەوە نەیتوانی وەک خۆی پەیڕە و جێبەجێ بکات کە دەبوو لە ساڵی 2015 کۆنگرەی چوارەمی ئەنجام بدات. ئاگەردیوێکی بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا نێوبوونەوە و ڕێخستنی ئەم حیزبە بێت ئەوا دیوێکی تری بەجێگەیاندنی ئەو خەونەی سەرۆک مامجەلالە کە هەمیشە دەیوت لە ڕێگەی کۆنگرەوە یەکێتی ناوێشێتی بپارێزن. داسیار محەممەد، گەلی کوردستان، سلێمانی.